نعوذ بالله پیاوێک ژن و ماڵی هەیە ژنێکی ژن و مرد و مناڵی هەیە هەردووکیان زیناکەن پێکەوە آخر حکومەکەیان چەند قورسە ینی بەس بە خەیاڵ بیری لێ بکەین و کە حکومەکە ئەوەیە بەردەباران بکرێن هەردووکیان تا ئەمرن لەسەر یەک زینایەکیان کە کردویان چ جاوێ چەند جار تکرار بووت یعنی ئەگەر بزانین گوناحەکە چەند گەورەیە ئەگەر بزانین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شەوی ئیسرا و میعراجە کە باسی ئەوە ئەکاتەوە ئەوانەی بینیون کە هەندێک هەڵواسراون و عەزابێکی زۆر سەختیان هەیە و کە ئەفەرمێ جوبرەئیل ئەمانە چێن ئەو عەزابە سەختە ئەچێژن ئاگر بەرە بێتە ناو گەڵیان فەرمێ ئەوانە کەوا زینایان کردو لە ئومەتەکەت ئەخر ئەم ئامۆزایی تۆ یا ئەم ژنە چاوەڕێی چیەکەی تۆ بە ئەکەن ناوزو بیل خی گەورە لاماندا و بداوێن پاشی ڕامانگرێ سبحان الله چەند سەختە چەند شتێکی سەیریشە ئینسان ئاو ژنیشی هەبێ بترازە بڕوە بۆ حرامێکی وا گەورە و خەتەر چەند گوناحێکی گەورەیە یعنی گەنجێک بی بکە چەند خەتەرە ژن و ماڵی هەیە ئەویشیان مێرد و مناڵی هەیە چەند خەتەرە بیکە چەند گوناحەکەی دوو بەرابەر و سێ بەرابەرە خی گەورە لاماندا